مامۆستا هەڵگری پیرۆستترین پەیامن و لە سەردەستی مامۆستایان شەوەزەنجی تاریشی و نەزانی بە ڕۆژی ڕووناچی و زانیاری گۆڕا. مامۆستا کەسێکە خاوەنی توانایەکی بەهێز و تایبەتمەندە و ئەزموونێکی بەرفراوانی لە بواری پەروەردە و فێرکردندا هەیە و ڕۆڵێکی گرنگی هەیە لە وشارکردنەوەی ئەو نەوەیەی لە بەردەستیدایە. بۆیە پێویستە مامۆستایان زیاتر گرنگی بە خۆیان بدەن و ڕۆڵی سەرەکی ببینن لە بەرەو پێشبردن و وشارکردنەوەی کۆمەڵگا. بێگومان چینی داهاتووی وڵات ڕۆڵەکانی ئەمەە و هەروە بەڕێوبەر و مامۆستا و سەرۆک و قیادە هەمویان لەو نەوەی ئێستاکەوە سەر هەڵەدات ئەگەر ئەوانیان بەڕێسەرەیەکدا نەڕۆن یاخود بەڕێکی دروست نەکرێن و پەروەردە نەکرێن بێگومان داهاتوومان لە ئێستامان خراپتر دەبێت. لەو پێناوەدا ئێمە وەکو مامۆستایانی لقی سۆرانیان زمانی مامۆستایانی پێشەنگ هەستێن بە سازدانی دوو سمینار بۆ مامۆستایانی بەڕێز لە سنووری لقەکەمان. بێگومان مامۆستا کاریگەریەکی زۆری هەیە لەسەر پێگەیاندنی نەوەی داهاتوو. ئێمە کۆمەلگاچین هەنگاوانن بەرەو پەرسەندن بەرەو ڕۆیشتن بۆ قۆناغێکی باشتر. لەم کارەدا یەک لەو کارێکتەرانێک کە دەورێکی زۆری هەیە لە پێگەیاندنی کۆمەلگاچی وەشیار کۆمەلگایکی پێشەنگ و پێشکەوت و مامۆستایە. ئەگەر ڕۆڵی مامۆستا گۆڕانکاری و پێشکەوتنی کۆمەڵگە بێت ئەوە پێویستە کە مامۆستا بە چاوێکی پڕبایەخ و هەستیارەوە تەماشا بکرێت. هەروەک لە وڵاتانی گەشەسەند و پێشکەوتوەکاندا شوێن و پێگەیەکی بەرزی بۆ دانراوە نەکوەک وڵاتی خۆمان مامۆستا شەقی تێ هەڵبدرێت و بە چاوی سووکەوە تەماشای پیشەی مامۆستایەتی بکرێت. ئەوەی ئەیبینی لە هەرێمی کوردستانە کە زۆر جێگەی داخە کە مامۆستا و پێویست سیر ناکرێت و مامۆستا ئەرشی زۆری سەپێنراوە بەڵام لە بەرامبەردا مافی ئیمتیازاتی زۆر کەمیشی پێدراوە لە ڕووی مادی لە ڕووی معنەویەوە. بۆیە ئەبێت هەموو دام و دەستگایەک هەموو حکومەتێک هەموو ڕێکخراوێک لە هەموو کۆمەڵگەی مەدەنیانی هەموو ڕێکخراوە جیهان کە سەتا سەریەکان ئەم توێژەیە بە گرنگ سیر بکەن تا بەد ئێستا کە دەبینە ڕێکخراوێکی شێوری مامۆستایان هەیە کە ئەو ڕێکخراوێ بتوانێت فشار دروستکات لەسەر حکوومەت بۆ ئەوەی بتوانێت مافی مامۆستایان دەستەبەر بکات بۆی بتوانێتن ڕۆڵی مامۆستا بەرەو پێش بەریت. مامۆستا لە هەموو بوارەکانی تێکۆشان و ژیاندا ڕۆڵی بەرچاوی هەیە. بۆیە پێویستە بایەخی زیاتر بە مامۆستایان بدرێت. لەبارەی مامۆستاوە فیلۆکس ئەلستێری دەڵێت ئەوە مامۆستاکانمانن ڕێگامان پیشان دەدەن تا ژیانێکی باش بژین. هەروەها فەیسەڵی یەکەم کە یەکەمی شای عێراق بوو ئەویش لەبارەی مامۆستاوە دەڵێت ئەگەر نەبوو مایە بەشا دەبووم بە مامۆستا. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.